گازی هەرێمی کوردستان لە نێوان سەرکێشی و مامەڵەی دروستدا. ماوەی چەند مانگێک کە لە تەواوی جیهان گازی سروشتی بۆتە بابەتی گەرمی ململانیەکان و ناکۆکی سەرتاسەری لە نێوان جەمسەرە سەرەکیەکانی ململانێ جیهانیەکان هێناوەتە ئاراوە. لە هەرێمی کوردستان و عێراقیش بە هەمان شێوە گازی سروشتی بۆتە بابەتی گەرم و جێ ناکۆکی نێوان لایەنە سیاسیەکان و حکوومەتی هەرێم و عێراقی فیدراڵ. ئەم باسە تەنها لە چوارچێوەی عێراقدا نەماوەتەوە و هەردوو جەمسەرە هەرێمی خاوەن بەرژەوەندیەکانی هێناوەتە قسە و جوڵەی کردەیی کە کۆماری ئیسلامی ئێران و دەوڵەتی تورکیای دراوسی عێراقن. هەردوو وڵات بە ئاراستەی جەمسەر بەندیە جیهانیەکان لە ململانەیەکی توندان بۆ کۆنتڕۆڵکردنی گازی هەرێمی کوردستان و عێراق. تورکیا هەموو هەوڵێکی خستوۆتە گەڕ بۆ ئەوەی گازی هەرێمی کوردستان وەک نەوتەکەی و لە ڕێگەی ڕێکەوتنێکی درێژخایەنەوە کۆنتڕۆڵ بکات و بیکاتە ماڵی خۆی و لە بەرژەوەندی یەکێتی ئەوروپا و بۆ پڕکردنەوەی پێویستی ئەوروپا بەکاری بێنێت و بیکاتە کارتێکی فشار بۆ جێبەجێکردنی داواکاریەکانی. لەلایەکی ترەوە ئێران بە هەموو هێزی سیاسی و سەربازی خۆیەوە دژی ئەو خواستەی تورکیا و هەنگاوەکانی ڕادەستکردنی گازەکە بە تورکیا دەوەستێتەوە بە جۆرێک کە سڵ لە موشەکباران و هێرشی ڕاستە و خۆل ناکاتەوە بۆ سەر هەرێمی کوردستان. لەم نێوەندەدا هەرێم کەوتۆتە نێوان دوو بەرداشی بەهێزی ناوچەیی و ئەگەر بە وریاییەوە مامەڵە لەگەڵ دۆخەکەدا نەکات دوور نییە ببێتە مای سەرێشەیەکی تون بۆی کە ڕەنگە تا لێواری هەڵوەشانەوەی قەواری هەرێم یان داگیرکاری بەشێک لە خاکی هەرێم کۆتایی بێت لەلایەن هەر یەک لەو دوو جەمسەرەی ململانیەکەوە. لە هەفتەی ڕابردوودا سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بە سەردانێکی کتوپڕ و کورد سەردانی تورکیای کردو لەگەڵ ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆک کۆماری ئەو وڵاتە کۆبەوە. ئەگەرچی تەوەری سەرەکی کۆبوونەوەکە باسکردن لە ئامادەکاری و دەستپێکردنی لەشکرکێشیەکانی تورکیا بوو بۆ نێو خاکی هەرێم، بەڵام باسکردن لە گازی سروشتی و چۆنێتی هەناردەکردنی بۆ تورکیا بابەتێکی گەرم و باسکراوی کۆبوونەوەکە بووە و لێدوانەکانی دوای کۆبوونەوەکە سەلمێنەری ئەوەنکە نزیک بوونەوەی تەواو لە نێوان پارتی و تورکیا هەیە بۆ ڕادەستکردنی گازی هەرێم بە تورکیا، هەروەک چۆن ڕاستەوخۆ لە دوای کۆبوونەوەکە لەشکرکێشیەکانی تورکیا لە خاکی هەرێم دەستیان پێکرد. یەکێتی و پارتی تا سەر ئێسقان دژی یەکن لە دۆسیەی گازی هەرێمدا و هەریەکەیان دەیەوێت بە جۆرێک مامەڵە لەگەڵ ئەو دۆسیە بکرێت بە پێو زانیاریانەی لای شارپرێسن. یەکێتی لە دوو هەفتەی ڕابردوودا پەیامی توندی داوەتە پارتی و ئاگاداری کردوتەوە لەوەی کە بە هیچ جۆرێک وەک هاوبەشێکی حکوومەتی هەرێم و فەرمانڕەوای زۆنی سەوز ئامادە نییە لەگەڵ پارتی بچێتە مامەڵەیەکەوە کە گازی سروشتی هەرێم ڕادەستی تورکیا بکات و گرێبەستی درێژخایانی لەگەڵدا واژۆ بکەن. یەکێتی و پارتی هێندە ناکۆکن لە دۆسیەی گازدا کە هەریەکەیان لە نزیک ناوچەکانی دەوڵەمەند بە گازی سروشتی هێزێکی سەربازی و ئەمنی زۆریان کۆ کردوتەوە و هەڕەشەی بەکارهێنانی هێز دەکەن لە یەکتر لە ئەگەری هەر جوڵەیەکی نوێدا لە کەرتی گازدا و لە ڕۆژانی ڕابردوودا بەشێک لە بەرپرسانی باڵای یەکێتی دیدار و کۆبوونەوەکانیاندا ئاماژەیان بەوە داوە کە بە هیچ جۆرێک دۆسیەی گازی هەرێم نادەنە دەست پارتی و ئەویش بیداتە تورکیا هاوشێوەی نەوتەکە. لە دوو ڕۆژی ڕابردوودا شاندێکی باڵای حکوومەتی هەرێم کە مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێم سەرۆکایەتی دەکات و ژمارەیەک وەزیری یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان هاوڕێتی دەکەن لە وڵاتی بەریتانیایە و لە دیداری سەرۆکوەزیرانی ئەو وڵاتەدا گفتوگۆی چڕیان لەبارەی گازی هەرێمەوە کردووە بە جۆرێک کە میدیای فەرمی بەریتانیا ئاماژەی بەوە داوە باسکردن لە گازی سروشتی تەوەرێکی گرنگی کۆبوونەوەی هەردوو شاند بووە و مەسرور بارزانی ئامادەی دەربڕیوە بۆ پڕکردنەوەی پێداویستیەکانی یەکێتی ئەوروپا و بەریتانیا بەتایبەت. بە پێی هەواڵی میدیاکانی بەریتانیا مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێم ئاماژەی بەوە کردووە دەتوانن ببنە جێگرەوەی دەوڵەتی رووسیا لە هەناردەی گازی سروشتی بۆ یەکێتی ئەوروپا و هەنگاو بۆ ئەو ئامانجا هەڵدەگرن. لەلایەکی دیکەشەوە بێوار خەنسی ڕاوێژکاری سەرۆکی حکوومەتی هەرێم بۆ کاروباری وزەوتوێتی بە هاوکاری عێراق ئەو گازەی زیادە دەتوانین بینێرینە دەرەوە بۆ ئەوروپا لە ڕێگەی تورکیاوە چونکە تورکیا باشترین و کورتترین ڕێگەیە بۆ هەناردەی غازەکەمان. ئەم لێدوانەی سەرۆکی حکوومەتی هەرێم و دڵنیاییدان بە بەریتانیا و یەکێتی ئەوروپا بۆ هەناردەی گازی هەرێم کە
کاردانەوەی توندی چاودێران و شارەزانی سیاسەتی نێودەوڵەتی لێکەوتەوە و بە جۆرێک لە سەرکێشیەکی ناڕەوا و نەشارەزاییانە لێکیاندایەوە و بە هۆکاری ئەوەی کە لە ئێستادا رووسیا لەگەڵ یەکێتی ئەوروپا لە ململانێ و ناکۆکی توندایە و هەر نزیکبوونەوەیەک لە یەکێتی ئەوروپا بە واتای دژایەتی رووسیا دەبیندرێت کە رووسیا و دۆستەکانی لە عێراق و هەرێم خاوەن هەژمون و بەرژەوەندی بەهێزن لە سەرەتای سەرهەڵدانی هێرشەکانی رووسیا بۆ سەر ئۆکرانیا و هەڕەشەکانی بۆ سەر یەکێتی ئەوروپا و ڕاگررتنی هەناردەی گازی وڵاتەکە بۆ یەکێتی ئەوروپا تەواوی وڵاتانی جیهان خۆیان بە دوور دەگرن لە هەر مامەڵە و بەریەکەوتنێک لەگەڵ هەردوو جەمسەری کێشەکەدا و هیچ جۆرە لێدوانێک نادەن کە دژ بە سیاسەتی یەکێک لەو دوو جەمسەرە بێت بەتایبەت رووسیا کە خاوەنی هەژمونێکی بەهێزی سیاسی و سەربازی و خاوەنی بەهێزترین جەمسەربەندیە لە بەشێکی زۆری وڵاتانی ناوچەکەدا لەم کاتەدا هەنگاونان بە ئاراستەی نزیکبوونەوە لە یەکێتی ئەوروپا و بەڵێنی هەناردەی گازی هەرێم بۆ ئەوروپا ڕەنگە ببێتە خاڵێکی مەترسیدار بۆ سەر هەرێمی کوردستان و لە هەر کاتێکدا رووسیا و هاوپەیمانەکانی ببنە هەڕەشە بۆ سەر هەرێمی کوردستان شارەزایانی کاروباری سیاسەتی نێودەوڵەتی لەبارەی ئەو هەنگاوی حکوومەتی هەرێمەوە بازدەوە دەکەن ئەوە دەبێتە سەرکێشیەکی مەترسیدار و دیراسە نەکراو بۆ ئایندەی هەرێمی کوردستان و هەر هەنگاوێکی لەو جۆرە بۆ ئێستا کارێکی ناپەسەند و هەڵەشەیە و دەبێت حکوومەتی هەرێم مامەڵەیەکی دروست لەگەڵ دۆخی سیاسی و ئابووری جیهان بکات و لە کاتی بوونی وەها ململانێ و ناکۆکیەکدا لەبری ئەوەی ببنە بەشێک لە کێشەکان دەبێت خۆیان بە دوور بگرن لە کێشە و ململانەکان چونکە ئەو وڵاتانەی کە بەشێکن لە بەرژەوەندی و ناکۆکیەکان لە هەوڵی دوورکەوتنەوەن لە جەم سەرگیریەکان ئێستا کە حکوومەتی هەرێم لە بنەڕەتدا هەرێمێکی دەوڵەتی فیدراڵیە بەبێبوونی هیچ بەرژەوەندیەکی لە پێشینە بۆچی و بە چ پاساوێک دەیەوێت ببێتە بەشێک لە کێشە و ململانەکان کە ڕەنگە داهاتووی قەوارەی هەرێم و سەروەری خاکەکەی بخەنە ژێر هەڕەشەی جددیەوە.